بەڵە خۆشویستان دەزانین هەموو ساڵێک 8 مارس بە ڕۆژی ژنان ئەژمار دەکرێت. لێرە پیرۆزبایی خۆمان ئاڕاستی سەرجەم ژنان و کچان دەکەین بە هیواین 8 مارس ڕۆژێک بێت بۆ هێنانەدی خەونەکانیان، بۆ بەدیێنانی مافەکانیان، بۆ نێشتنی جیاوازی جەندەری. زۆر جار لێرە و لەوێ گفتوگۆ و باس و خواست لەسەرەوە دەکرێت کە ژنان خۆیان دەڵێن بریار ڕۆژێک نەبێت بۆ ژنان، هەموو ڕۆژێک ڕۆژی ژنانە. ئێمەش دەڵێن 365 ڕۆژی ساڵ تایبەتە بە ژنان، چونکەوان نیوەی کۆمەڵن. لە کوردواری خۆمانە دەڵێن دایکی نیوەکەی تریشن. هەر بۆیە لەم یادەدا چەندین چالەکی جۆراوجۆر خۆشبەختانە جاری وایە لە ماوەی هەفتەیەکدا ساز دەکرێت. ئەمە کەسێمە قسەی لەسەر دەکەین یاخود گفتوگۆی لەبارەوە دەکەین. دیمەنێکە کە خانمێک یاخود کچێکی گەنجی خوێنکار کاری دەرهێنانی بۆ کردووە، باس لە پەیامێکی ڤیدیۆیی دەکات کە لەو پەیامە ڤیدیۆیەدا خەونەکانی کچان و ژنان، خەونەکانی بەهێزی و تواناکانیان و دەرخستنی تواناکانیان و ئەو خەیاڵاتی کە لە مێشکی خۆیدایە ئەم خاتونە لە ڕێ ئەم گرتە ڤیدیۆیەوە بڵاوی کردوێتەوە لە تەڕۆ کۆمەڵاتیەکانیشدا دەنگدانەوەی زۆری بەدوای خۆی داێناوە. دەچین دیمەنەکە دەبینین، دواتریش دەینەوە لەگەڵ ئەو کچە خوێنکارە قسە دەکەین. لە خاڵە بەهێزەکانی هەمیشە بەدوێ ئەو پۆشاکانە ئەگەڕێت کە بەدڵێتی لەبەری ئەکات، نازەکات بە دەوری خۆیدا وەک ئەوەی تاکە ئافرەتی ئەم زەمینە بێت. بە بەردەوامی نازەکات، ناز ناکات لەبەر کەسیکە، خۆی نازایەت بەخۆی، چاوەڕێ بۆنەیەک ناکات کە ڕۆژەکەی تایبەت بکات، هەموو ڕۆژەکانی تایبەتن. هەمیشە بەدوای بەتەمترین قاوایە ئەگەڕێت، چێژ وەرەگرێت لە هەموو ساتەکانی ژیانی، بەدوای ئەو شانەیە ئەگەڕێت کە هێشتا دەرنەبڕان بووتن، بەدوای وردەکاری ئەو ژیانەیە ئەگەڕێت کە لێکچوویەتی. ئافرەتبوونی دیاریە بۆ جیهان، جوانی ناخی و دەرەوەی، خۆگونجاندنی، سروشتەکەی، بریسکی چاوی کە پێکەنێت لەگەڵ شەرمەکەی و سیرکردنە سەرنجڕاکێشەکەی. لە ژیانیدا تابلۆ، ڕنگ، فڵچە و میوزیک لەگەڵ خۆشەویستێکی زۆر بۆ هونەرەکەی خۆی پێک ئەهێنێت بۆ ئەوەی جیهانە تایبەتەکەی خۆی دروست بکات. ئەزانێت کە چۆن لە زانانە بژی، ئەزانێت کە بەرپرسە لە کاتەکانی بۆ ئیشکردن و فێربوون و پێشکەوتن. هەر کاتێک هیلاک بێت ئەوە بیری خۆی ئەهێنێتەوە کە هیلاکی سروشتی ژیانی ئەو نییە، خۆشی ئەبینێ لە گەشتەکەی ژیانی. دڵخۆشە بەبێ هیچ مەرجێک لەبەرەوەی جیهانە تایبەتەکەی خۆی دیاری کردووە، تەرکیزی لەسەر خۆیەتی، لەسەر ناخی خۆی، ئاشتی ناخی، ئەزانێت کە پەیوەندی لەگەڵ خۆیدا گرنگترین پەیوەندیە لە ژیانیدا. ئەزانێت کە ئەمڕۆ لە بەرژەوەندی ئەبێت، نازانێت چۆن ڕووداوەکان ڕوئەیە و چی ڕوئەیەت بە دیاری کراوی بەڕێگەیەک لەسەر خەیاڵ و پێشبینیەکانیەوە. ئەزانێت خۆشەویستی بۆ هەموو شتێک بە خۆشەویستی ئەگەڕێتەوە بۆی، ئافرەتبوونی ژیان ئەگەڕێنێتەوە بۆ ئەوانی دەوروبەری. هیچ شتێک گرنگتر نییە لەوەی پەیوەندی پیرۆزەکەت بگەڕێنیتەوە لەگەڵ خودی خۆت، فێر بیت چۆن ڕۆتاری و ڕووناکیەکەی خۆتە خۆش بێت، چۆن ڕێگە بە خۆت بێت واز لەو شتانە بهێنی کە لێکچوود نیت. باوەڕم پێدا بۆ هێزەی ببی بە خودی خۆت، ئاهەنگ بگێڕی بەبوون بە خودی خۆت، بۆ هێزەی ببی بە ئافرەت و جیهان بڕازێنێتەوە، بۆ هێزەی کە ڕنگدانەوەی خۆتە خۆش بێ لە ئاوێنەکەت. باوەڕم پێدا ژیانێک دروست بکەیت بۆ هێزەی ناخەت، ژیانێک کە لێکچی خۆت بێت.
دەستخۆشی بۆ ئەو خوێنکارە کە ئەم گرتە ڤیددیۆیان بە هاوکاری دارە زانکۆ ئامادە کردووە و چەند خانمێکی تریش لەگەڵی داکاری نواندنیان ئەنجامدا. ڕەنگە ئێمە نووسی بێتمان خوێنکارێک یاخود خانمێک ڤیددیۆیەکی بۆ بەهێزی ژنان بڵاو کردێتەوە، ڕەنگە لە ناخی خۆیدا چەندین پەیامی تری هەڵگرتی بێت، چەندین دەستەواژە و دروشمی تر هەبێت لە ناخی خۆیدا ویستبێتی لە ڕێ ئەم گرتە ڤیددیۆیەوە بگات. لە نێو گرتە ڤیددیۆیەکەدا بینیمان چۆن باس لە پێگەیژن دەکرێت، چۆن باس لە بەهێزی ناخی خانمان دەکرێت، چۆن خاڵە بەهێزەکانی خانمان لە نێو ئەو تێکستەی کە نووسین و دەرهێنانی خۆیەتی ئەو خاتونە خستبێ ڕوو. دیارە نامێ زیاتر قسە لەسەر ئەم بابەتە بکەم، خۆی ئێستا لە ستۆدیۆی کورسات نیوز ئامادەیە لە لامان ئەو زانیاریمان پێدەبەخشێت لەسەر شێوازی ئامادەکردنی ئەم نووسینەی ئەم گرتەیەی و بابزانین پەیامەکانی چییە، مەبەستیان لە بڵاوکردنەوەی ئەم گرتە ڤیددیۆیە چی بووە، دەیانەوێت لە ڕێگەی ئەو پەیامانەیان زیاتر چی بکات. دەچمە لای خوێنکار لاڤە بەکر کە ئێستا لە ستۆدیۆی کورسات نیوزەوە ئامادەیە. لاڤە سڵاو لێبێم، کاتت باش، دەستخۆشیێم